پێشەکی بە خێراتنی کەناڵی پەیامەکەین بەخێر بێن سەر و سامان کردنەوەی ئەم جۆرە پێشانگانە ئەمەوێ پێشەکی سوپاسی بەشی ڕۆشنبیری هەڵەبجە و کۆمەڵەی وێنەگرانی هەڵەبجە بکەم بۆ ئەم پێشانگا هیوادارم بەردەوام من هەتا سروشتی کوردستان و جوانەکانی سنووری پارێزگای هەڵەبجە زیاتر بە خەڵک ناسێنن. من وەکو خۆم بە تابلۆیە بەشداریم کردووە لە ئەم پێشانگایە. سوپاسی کاکۆسار و هاوڵانیەکەم بۆ ئەرکو ماندووبوونیان بەڕاستی جێگای دەستخۆشیە. هیوادارم بەردەوام بن لەم جۆرە کارانە هەتا ئێمەش بتوانین جوانتر و زیاتر سروشتی کوردستان بناسێنین بە خەڵک. سروشتی هەڵەبجە و هەورامان هەروە ڕێکەوتە سروشتێکی جوانی هەیە. فۆتۆگرافەرەتە ئەتوانێت سیفادەیەکی باش لە وێنەکانی بکات، ئەتوانێت ئەم سروشتە بە جوانتر بگەێنێت. ئەو شوێنانەی کە کۆمەڵی خەڵک بە چاو نەیبینیوە ئێمە بە کامێرەکانمان پیشانی خەڵکی بن. ڕاستە لەگەڵ کاگەدەمی بەڕێز ئێمە سنووری پارێزگای هەڵەبجەمان تێپەڕان سروشتی کوردستان جیاوازی نییە چی هەڵەبجە بێ هەر شوێنێکی کوردستان بێ بۆ ئێماریەک مەبەستە. من وێنەکەم لە سنووری شاری دووکانە بڵێن سەیرانگای دووکان گوندی قەمچوخە با فۆتۆگرافەران لە هەر کوێ بن جوانیەکان نیشان بن. دەستخۆشی لە ڕێخەرانی ئەم پێشانگایەکەم. من وەکو فۆتۆگرافەر محسی محەممەد بەم وێنەیە بەشداریم کردووە. وێنەکە وێنەی پاییزی هەورامانە. ئەتوانم بڵێم وەرزەکانی تریشی تێدا کۆبووتەوە وەک وەرزی زستان، با بڵێن وەرزی هاوین، وەرزی بەهار، وەرزی پاییز. وەکو فۆتۆگرافەرانی هەڵەبجە ئێمە بەهۆی ئەوەی کە لە جوگرافیەیەکی تایبەتین خاوەن سروشتێکی جوان و ناوازەین، من وەکو خۆم گرنگیم زیاتر بە سروشتی هەڵەبجە داوە. سەرەتا بەخێر بن. سپاس بۆ ئەوەی کە لێرە وێنەی فۆتۆگرافەرەکانی سنووری پارێزگای هەڵەبجە پیشان ئێن. ئەم جۆرە پێشانگایانە کارێکی باشە، هاندانێکی باشە بۆ فۆتۆگرافەرەکان بۆ ئەوی بتوانن کار و پرۆژەکانیان ئەو ئیشانی کە ڕۆژانە ئەیکەن لێرە عەرزیکەن و خەڵکی کەش بیبینە. ئەو فۆتۆگرافەرانە کاتێک کار لەسەر سروشت ئەکەن ئەبێ سروشتی ناوچەکەش لە وەرزەکانە شوێنی جوانی هەبێ، دیمەنی جوانتری هەبێ بۆی فۆتۆگرافەرەکان بیگوازنەوە. لێرەش سنووری پارێزگای هەڵەبجە لە هەر چوار وەرزی ساڵ سروشتێکی زۆر تایبەتی هەیە، ناوچەی زۆر جیاوازی هەیە، دیمەنی زۆر جیاوازیەیە و ئەکات کە فۆتۆگرافەرەکان بتوانن کاری زیاتر بکەن و کارەکانیان هەمە جۆر بێت لە هەر وەرزێکە.